هەروەها داوا لە بەریتانیا دەکەم هیچی کە بێدەنگ نەبێ بێتە پاڵپشتیە وڵاتانەی کە سوپای پازدارانی خستۆتە لیستی تیرۆرەوە هیوادارم بەریتانیاش لیستی سوپای پازداران بخاتە ئەو لیستی دیرۆرەوە هیوادارم دەگەمگەر من ئەمڕۆ وەکو تاکێکی ستەمدیدەی کورد هاتوومە ئێرە بۆی پشتگیری خۆم بۆ خوشکان برایان لە ڕۆژهەڵات دەمەوێ بە هەموو دنیا ڕابگەێنم کە چ جەور و سەمێک دەربارەی میلەتی کورد دەکرێت زۆر سپاس بەخێر هاتن دەستان خۆش بێت بژی کوردی کوردستان ڕۆژدەی چواری 2026 لە بەردەم کۆسەخانەی یاراندا لە شاری بەریتانیا کۆبوونەتەوە دژی حکوومەتی پەتوسێدارە و دژی ئەو حکوومەتەی کە نایە لێ کوردان بە زمانی خۆیان بخوێن و بنووسن و بخوێنەوە بژی کورد و کوردستان بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم من وەکو یوسف ئەحمەدی ئەم ڕۆستاین بەڕێخستنی خۆپیشاندانێک دژی ڕژێمی ئێران دژی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە لە میلەتی کورد دەکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە هەستاین وەکو قەومیەتی کورد هەستاین بەم خۆپیشاندانەوە هەستاین بەڕێخستنی خۆپیشاندانێک ئێمە ئەمانەیە نیشانی هەموو جیهانی بدەین کە ئێمەی کورد زوڵم و ستەممان بەرامبەرەکرێت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ڕەگەزپەرستی لە ڕووی ئاینەوە لە ڕووی هەموو شتێکەوە تەنها هۆکار تاکە تاوانی ئێمە ئەوەیە کە ئێمە کوردین و زمانمان کوردیە لە هیچ خوێندنگەیەک لە هیچ شوێنێک بە زمانی دایک بە زمانی کوردی قسەمان لەگەڵا ناکەن و خوێندن بە زمانی کوردی نییە هەر بۆیە ئێمە هەستاین بەڕێخستنی ئەم خۆپیشاندانە دژی ڕژێمی ئێران هیوادارین ئیشەڵڵا هەمومان بۆ ئەوە لێرین کە نیشانی هەموو جیهانی بدەین کە ئێمەی کوردیش بوونمان هەیە و ئێمەی کوردیش زوڵم و ستەممان لێکرێت سپاس ئەمڕۆ هاتوین خۆپیشاندانێکمان ڕێخستووە دژ بە سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم خۆپیشاندانێکمان ڕێخستووە دژ بە حکوومەتی دژ بە ڕژێمی ئێران ئێمە بەڕاستی دژی ئەم ڕژێمەین و دەمانەوێت ئەم ڕژێمە بڕوخێ بۆی ئێمەش بتوانین بە ئازادی لە وڵاتی خۆماندا بژین دژ بەم ڕژێمە هاتوین ئەم خۆپیشاندانەمان ڕێخستۆ هیوادارین ڕۆژێک بێ بتوانین لە وڵاتی خۆماندا بە ئازادی بژین بەبێ ئەوەی هیچ کەسێک زوڵممان لێ بکات ڕۆڵەکانمان لە سێدارە درە یەکپارچەی کوردستان بەڕاستی حەز دەکەم منیش وڵاتێکی خۆم هەبێ بتوانم تێدا دانیشم بتوانم بە ئازادی لێی بژم بەبێ هیچ مشکلەیەک بژیم لە وڵاتی خۆمدا کەناڵەکەتان دەکەم زۆر بەخێر بێن ئێمە وەکو کوردی ڕۆژهەڵاتی کوردستان هاتوین خۆپیشاندان بکەین بۆی پێشانی هەموو جیهانی بدەین کە لە ئێران چ ڕژێمێکەیە و وەستاوینەوە دژی ئەو جەروستەمەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە دەرحەق بەو هەموو خەڵکەی کە ڕۆژانە خەڵک ئیحدام دەکات و زمانی دایکی لە خەڵک قەدەغە کردو لە قوتابخانەکان بخوێنرێت و هەر بخرێت سەرەتا بەخێراتنتانەکەم بۆ کەناڵەکەتان ئیمڕۆ خۆپیشاندانێکمان ڕێخستووە دژ بەو ستەمەی کە لە کورد دەکرێت دژ بەو ستەمەی کە ڕۆڵەی کوردە کوژرێ لە سێدارە ئەدرێ دژ بە ستەمەی کە لە وڵاتی ئێرانە هەیە دژ بە نەتەوەی جیاواز ڕەگەزپەرستی هەیە بڕوخێ خامنەی بڕوخێ دەوڵەتی ئێران هیوادارین ئازاد من ناوم ئیسماعیل مەهدیە وەک کوردێک بەشداریمان کردە لە خۆپیشاندانەکان دژ بە ئێران دژ بە ستەمکاری بەرامبەر سەفاراتی ئێران وەک کوردێک داوای مافەکانی خۆمان دەکەین هەروەها داوا دەکەین کە کورد ئازاد بکرێت دژی ئەو ستەمکرانەوە داوای گۆڕینی ڕژێم دەکەین چونکە ئەمە ناچارین پێویستمانە ڕژێم گۆڕین بۆ ئازادبوونی دەوڵەتی کوردی چونکە هەموو ڕۆژێک هەموو مانگێک هەموو ساڵێک کورد لە سێدارە دەدرێت دەمانەوێت مافما وەربگرینەوە ئەو ڕژێمە بگۆڕێ ئێمە هەمووی کورد هەر تاک بە تاکێکی کورد دەمانەوێت ڕژێمی ئێران بگۆڕێ ژیان ئازادی دەمەوێت لە دەست ئەو ڕژێمە بڕین ڕژێمێک دژی ئاین دژی کورد دژی ئەوەی کە لەگەڵ ڕووبڕاو بچین ئەوان ناتەوە بژی کورد و کوردستان بژی ئازادی بژی ڕوخی خامنەی کەناڵەکەتان دەکەین ئەوە هاتوینە بەردەم سەفارەتی کۆماری ئێرانی ئیسلام بۆ کۆبووینەتەوە ناڕەزایەتی دەردەبڕین کە هەندێک کەس هەنا کوردەکانمان ناتوانن لە وڵاتی ئێران بە ئازادی ڕادەرببڕن ئێمە لە جاتیوانیش هاتوین بە ئازادی لە وڵاتێکی ئازاد ڕادەردەبرین دژی ئەو ڕژێم و ئەو زوڵم و ستەمەی کە بەرامبەر کورد و هەرتاکێکە دەکرێت ئێمە ڕژێمێکی دیکتاتۆرمان ناوێ ئێمە زوڵم و ستەممان بەرامبەر دەکرێت ڕۆژانە تووشی هەزارەها حاڵەت دەبینەوە لەوانە کە زیندانیکردن بە ناحەق یاخود لە سێدارەدان بە ناحەق ئێمە دژی ئەو ڕژێمە ڕاوەستاوین و ئێمە دژی ئەو یاسا و ئەو ڕێسایانەی حکوومەتی فاشلی ئێران ڕاوەستاوینەتەوە بۆیە ئەو بەروارەدا هاتوینی و خۆمان نیشان دەدەین ناڕزایەتەکان دەردەبڕین سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم
کوردستانی کورد هەمووی پێشێر کراوە بنمونە خوێندن بنمونە داوای ئازادی داوای هەز مافێکی بکەی ئیلانیان بە گولو لە یاخود بە عدام جواب دەدرێتەوە هاتووی نێرەکانە کە داوای ئازادی بکەین و داوایەوە بکەین کە هەموو مافەکان بەجێ بێت و بتوانین بە زمانی خۆمان بخوێنین لە مەکتەبەکان و بتوانین بە ئازادی بخوێنین و بە ئازادی داوای مافەکانی خۆمان بکەین بە ئازادی لە ئێراندا بتوانین بژین هەر بەخێر 2026 هاتوونێ ئێرە ناڕەزاتی خۆمان دەربڕین لە دژی حکوومەتە جر و زەردەیە سیستەمێک دژی حەق دژی کوشتن و کوشتاری دژی دامپێنانەی هەموو شتێک ئێمە هاتوین ناڕەزایی دەبڕین لە سافارەتی ئێران هاتوین داوای مافی خۆمان بکەین بۆ ئازادی و بژی ژین و ژیان کورد و کوردستان ئێمە بژی کوردستان خۆشبەختانە وەک تاگی کورد توانیمان بەشداریکەین لە خۆپشاندانەکان لە لەندەنی پایتەختەوە دژی ئەو زوڵم و لە سێدارەدانەی کە حکوومەتی ئێران دژ بە گەلی کوردێکات خۆشبەختانە کوردێکی زۆر هیوای ڕوخانی ئەم ڕژێمە و خۆشبەختانە کوردانێکی زۆر بەشداریان کرد لە خۆپشاندانەکە و ئینشەڵا بەرەو پێشەوە ڕۆین بژی کورد و کوردستان زۆر سپاس ئەمڕۆ بۆ ئەوە گربووینەتەوە دژی ڕژێمی پەت و سێدارە بە هیوادارین بە زووترین کات لە ناوچێت و بڕوخێت بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئەوڕۆ لە 2025 لە بەردەم کنسوخانەی لە ئێران لە لەندەن کۆبوونێتەوە بەهۆی ئەم زوڵم و ناحەقی و لە سێدارەدانەی کورد لە دەوڵەتی ئێران لە سایسەری دەوڵەتی ئێرانەوە کە کورد لە هیچ شوێنێک و لە هیچ پارچەکانی کوردستان خۆشی لە خۆی نەدیتوە ئێمە وەک گەنجانی کورد و کە دانیشتوی شاری بەریتانیاینا بە هەموو شێوازێک پشتگیری لە قەزیی کورد دەکەین و لە ئێران و لە تەواوی شار و شارۆچکەکان ئێمە قەت پشتگیری لە کورد دەکەین و دژی ئەو دەسەڵاتدارانەینا کە دژی کوردن لە دژی کورد هەڵسوکەوت دەکەن و کوردەکانمان لە سێدارە دەن و گەنجەکانمان دەگوژن بژی کوردستان سەرکەوتن بۆ کوردستان دەستان خۆش بێت 2026 وەک تاگێکی کوردی زوڵم لێکراوە ئامادەی خۆپشاندانەکان بووم لەگە برادەرەکانمە هاتوین داوە بوو داوای مافی گەلی کورد و داوای مافی ئەو کەسانە بکەن کە بەبێتاوان لە سێدارە دەدەن و لەلایەن ڕژێمی ئێرانەوە ئێمە بۆیە لێرە ئامادەین تاوەکو بە هەموو جیان بڵین کە هەموو زوڵم و ستەمەی کە لە کورد دەکرێت شایانی قبولکردن نیە و ئەمانەیە پیشانی هەموو جیهانی بین بژی کورد و کوردستان سەرتا بە خێراتتان دەکەم بەخێر بن سەر چاوان ئەزەتان کێشا بۆ هاتن نیشاندانی ئەو خەڵکە و ئەمەش هاتوین بۆ خۆپیشاندانێک دژی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کە تەنیا بەناو ئیسلامیە بگرێت ڕژێمێکی تۆرۆریستیە و دژی هەموو مافەکانی گەلی کورد و نەتەوەیەکی زۆڵم لێکراوە کە ئێستاکەینێ ببینێت کە شەڕ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەکرێت بەڵام لەسەر ئەوەش چەندین کەسی بێتاوانی شەهید کردووە لە ناوچە کوردیەکانی کوردستان و بردومان دەکرێن بە هەموو شێوازێک ئێمە هاتوین بە هەموو دنیا بڵین کە ئێمە نەتەوەیەکی زۆڵم لێکراوین ئێمە نەتەوەیەکین داوای ئازادی خۆمان دەکەین داوای خاکی خۆمان دەکەین هیوادارم هەموو نەتەوەکان یارمەتیماندن هەموو دەوڵەتان بێن بەهانای کوردەوە کورد زوڵم لێکراوە و هیوادارم خۆی گەورە پشتی هەموو ئەوانە بگرێت کە لە دژی کۆماری ئیسلامی ئێران هاتوونە دەنگ و دەستخۆشتان لە یەکەم بەخێر بێن سەر چاوان بۆ ئێوە لێرەن بەوەی دژی ڕژێمی فاشستی ئێران گردبوونەوەیەک بکەین دژی لە سێدارەدانی کوردان بۆی پشتی هەموو برا کوردەکانمان بگرین کە لە زیندانەکاندا بۆ چەندەها ساڵە بێەوە هیچ تاوانێکیان هەبێتن خێراتی کەناڵەکەتان دەکەم سەرەتا ئەمە وەکو کوردی ڕۆژهەڵات ئەو کوردی باشوور لێرەکانە گرد بووینەوە دەمان هەوێت سەپۆرتی کورد بکەین و دەمان هەوێت دژی ئەو زوڵم مستەمەی ڕژێمی ئێران بوەسینەوە کە دەرحەق بە کورد دەکرێت و سەپۆرتی و هاوخەمی خۆمان بۆ ئەو دایکە شەهیدانە ئەو دایکانێک کە ڕۆڵەکانی ئەعدام کراوە کۆ ڕۆڵەکانیان کوژراوە بەدەست ڕژێمی فاشیستی ئێران و بژی کورد و کوردستان و I wanna say that I wanna read that poem in English. You may cut a flower or two, yet never forget that spring will return. I still remember how they asked at school what the product of 2 and 2 is. Everyone was shouting 4, but my grades in mathematics were always bad because for me 2 and 2 was always 1 and would never become 4. In my opinion, teeth, lips and tongue don't become 4, but one language which calls for rights. In my opinion, 2 arms and 2 legs don't work in 4 but work within one body. In my opinion, neighborhood, house, ally and street don't become 4 but one city where rich and poor live together. In my opinion, love, heart,
beauty and purity don't become four, but one beloved. In my opinion, trunks, roots, limbs, and leaves don't become four, but one tree. All this stuff I could list example where four become one, and it would never be counted. But I only know if this. I only know this. If you cut me into 100 pieces, hang me or shoot me, I will still be on my that will still be on my tongue that Kurdistan is one and will never become four.